و ئەزانی هەر ئەبێ مێزی گەورە و گورانە هەبێ بۆ ساییکردن تا کۆتایی ڤیدۆکە بینەربە. زۆر خوێندکار هەیە بەهۆی ئازاری پشت و ملەوە زۆر پێویستیان بە مێزێکەیە بۆ کاتی خوێندن، بەڵام ڕەنگە شوێن یانیش باری دارایی ڕێگەنەیە کە مێزێکی زۆر باشە هەبێ. بەڵام ئێمە بە نرخێکی زۆر هەرزان مێزێکی زۆر ئەمەلیمان بۆ بەدەستخستون کە شوێن زۆر کەمەگرێت و کەی ئیشی پێی نەما ئەتوانی بچووکی بکەیتەوە یانی شەڵی بۆشێنی، چونکە تەختە نییە زیانی پێ بکە بە هەڵوەشاندن. بیریشمان نەچێت هەم بەرزی و نزمی قاچەکانی و مێزەکەش بەخواستی خۆمانە. بۆ نمونە کە لەسەر زەوی دانیشتی نزمێکیتەوە و کاتێ لەسەر قەنەفایانیش لەسەر کورسی دابنیشی بەرزێکی ڕێکەخەیت و تایبەتمەندی بەرزکردنەوەی سەر مێزەکەش زۆر بەسوودا بە تایبەتی بۆ وێنەکێش و ئەندازیاران. تەنها بە خوێندن ئەتوانم سوودی لێ ببینم؟ بێگومان نەخێر. جگەلەوەی کە گونجاو بە خوێندن و ساییکردن ئەتوانی بۆ دانانی لەپتۆپەکەت و تابلێتەکەت و هەروەها بۆ ناخواردن یانیش بۆ سوکەشەم بەکارێت. هەروەها ئەو کەسانی کە نەشتەرگەریان کردووە و مێزی ناخواردنی گەورە لە ماڵەکانە نییە دووبارە هەڵبژاردنێکی زۆر گونجاو بۆیان. وەکو ئاماژەمان پێەیە ئەم مێزە باش و خنجیلانەیە لە مۆم بەردەستە بۆ زانینی نرخ و داواکردن و بینینی جۆرەکانی تری مێز و کورسی و کتێبخانەکانمان ئەتوانن جۆینی ئەم تەلەگرامە بن.